لە چوارچێوەی هەنگاوەکانی بۆ ڕێگری لە دابەزینی زیاتری بەهای دینار، محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بڕیاریدا مستەفا غالب مخەیەف پارێزگاری بانکی ناوەندی لە پۆستەکەی دوور بخاتەوە. هاوکات لە شوێنیدا عەلی موحسین ئەلعەلاقی بە وەکالەت ڕاستپارت کە پێشتر لە ساڵی 2014 بۆ 2020 پارێزگاری بانکی ناوەندی بووە. سەرۆکوەزیرانی عێراق هەروەها سالم جەواد جەبەلی بەڕێوەبەری بانکی بازرگانی عێراقی ڕەوانەی خانەنشینی کرد و بیلال حەمدانی بە جێگرتنەوەی ڕاستپارت. لا بردننی مستەفا غالب مخەیەف لە پارێزگاری بانکی ناوەندی دوای ئەوە دێت کە دراوی عێراقی لە بازاڕدا زیاد لە سەدا دەی بەهای خۆی لەدەست داوە. هاوکات سەرەتای ئەم مانگە پارێزەری سەرۆکوەزیرانی عێراق لە دادگای فیدراڵی سکاڵای لەسەر پارێزگاری لە کارخراوی بانکی ناوەندی تۆمار کرد بە تۆمەتی ئەوەی مەرجەکانی پارێزگاری بانکی بەسەردا جێبەجێ نابێت، بەو پێی پێویستە پارێزگار پسپۆڕ بێت لە بوارەکانی بانکی، دارایی و ئابووری. بەڵام مەخەیەف پسپۆڕی بواری یاساییە و لە بنەڕەتدا دانانی لەو پۆستە نایاسایی بووە. عەلی موحسین عەلاق ماوەی 2 خولی پەرلەمانی لە 2014 بۆ 2020 پارێزگاری بانکی ناوەندی بووە. سەرباری سەرهەڵدانی چەندین قەیرانیش با تایبەت شەڕی داعش و پەتای کۆرۆنا و دابەزینی بەهای نەوت توانی ڕێگری لە داڕوخانی بەهای دینار بکات. تەنانەت هەڕەشەی دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی بەرپرسانی بانکی ناوەندی کردبوو ئەگەر حکومەت بیەوێت تەنیا 1000 دینار لە بەهای دۆلار بەرز بکاتەوە. ئەمە دوای گۆڕانکاریان نوێیەکان بە تایبەت لابردنی پارێزگاری بانکی ناوەندی، محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەاند هیچ دەسەوەسان و کەمتەرخەم نابین بەرامبەر ئەو کەسانی دەست بۆ قوتی هاوڵاتیان دەبن. وتیشی بەرزبوونەوەی نرخەکان کاتین و بڕیاری یەکلاکەرەوەمان دژی ئەو کەسانە داوە کە دەیانەوێت یاری بە بازار بکەن و گرانی بڵاو بکەنەوە. سەرۆکوەزیرانی عێراق وتیشی بەڕێوەبەرە نوێیەکان لە هەردوو بانکی ناوەندی و بازرگانی خاوەنی لێهاتووی پێویستن تا بەیەکەوە کار بکەین بۆ دابەزاندنی نرخی دراوی بیانی. سەبارەت بەم دۆخە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی دەڵێت سەرۆکوەزیرانی عێراق پێی وایە ئەو ڕێکارانی بانکی ناوەندی لەگەڵ ئەمریکا گرتوێتە بەر زیان بە هەژاران دەگەێنێت. هەروەها هەڕەشێ بۆ سەر بابەتی پەسەندکردنی بودجێ حکوومەت. پێشتریش لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەکەدا ئاماژەی بەوە کردووە کە مانگی داهاتوو شاندێک دەنێرێت بۆ واشنتۆن تا داوا لە بەرپرسانی ئەمریکا بکرێت ڕێکار و سیاسەتە ئابووریە نوێیەکان دژی عێراق بۆ ماوەی 6 مانگ دوا بخرێت. ئەوەش لە کاتێکدا ماوەی 2 ساڵە بانکی ناوەندی عێراق لەگەڵ وەزارەتی گەنجینی ئەمریکا و بانکی فیدراڵی ئەمریکا ئەم ڕێکارانیان تاوتوێ کردووە و پلانیان بۆ داڕشتووە.